سڵاو لە بینەران و بیسەرانی ئازیز بەناز سعیدم خۆشحاڵم ئەمڕۆژ لە پۆدکاسێکی نوێ لەگەڵتانم. میوانی ئەمڕۆم خات و کەژاڵ محەممەد ئەمینە. خات و کەژاڵ پارێزەرە لەگەڵەوەشە کاندیدە بۆ پەرلەمانی کوردستان. خات و کەژاڵ بەخێربەی خۆشحاڵم بەهاتنت. خات و کەژاڵ باس و خواسەکانمان ئەمڕۆ لە سەرکاری پارێزەرەتیەوە لە سەرکاری پەرلەمان و لەسەر بارودۆخەکانی ژیانی تایبەتی بەڕێستە بێ. خات و کەژاڵ بە لەو تەمەنەی کە هەتە و بەڕێت کردووە بارودۆخی ژیانت چۆن بووە؟ چ لە مناڵیات چ لە ئێستاە بارودۆخی ژیانت چۆنە؟ بەناوی خی بەخشندا زۆر سپاس بۆ ئەم پۆدکاستەتان خاتو بەنازی ئازیز خۆشحاڵ بووم زۆر. من کەژاڵ محەممەد ئەمین عەلی هەم پارێزەرم و هەم ڕاوێژکاری خێزانی. سپاس بۆخوای گەورە وەکو پەروەردەکارێکیش ئیشی پەروەردە دەکەم لەگەڵەوەشا کە کاندیدی کۆمەڵی دادگەریم بە ژمارە 16 لەسەر لیستی کۆمەڵ بە ژمارە 147. سەبارەت بە ژیانی من لە سەرەتا نەوەتویە کاتێک لەدایک بووم تەمەنم 6-7 ڕۆژێکە کە بەهۆی ڕژێمی بەحسەوە کاتێک خەڵک ڕادەپەڕێ و کوردستان بەجێ دێڵان من ئەو کاتە تەمەنم بچووکە و تەنانەت لە ڕێگا کاتێک کە دەڕۆن دایکم دەڵێ جارێک دووجار تۆ تویانە مردووە، ینی تەمەنی 6-7 ڕۆژ بەو هەموو سەختیە کاتێک بەڕێگادە دەڕۆی جگە لە سەختیەکەش ئەو هەموو ترسەی کە هەیەیان بووە هدی زەحمەتێکی زۆر بۆ هەم خێزانەکەم و هەم بۆ ئەو کاتیش کە من مناڵ بووم و بچووک بووم و دوای ئەو کاتش کە تۆزە وەزە ئارام دەبێتەوە دەگەڕێنەوە بۆ کوردستان و بە تایبەت بۆ دەبێری ڕاپەڕین کێمە لە حاجەوە دادەنیشتین ئەو کاتە ینی ئێستاشە لە حاجەوە دادەنیشین مدێکی کەم تێدەپەڕێ بەسەر ژیانی منجا باوکم وفات دەکە. تەمەنم تقریباً دەمانگێکە یان زەمانگێکە چکە من 91 لەدایک بووم باوکم 92 عەفوەن وفاتی کردووە. ئیدی بەو سەختی ژیان و گوزەرانی ئەو کاتە کە برای گەورەم 12 ساڵانێکە ینی برای گەورەم نەک برای گەورەم خوشکی گەورەم 12 ساڵانێک دەبن باڵەکان هەمویان بچووکن حەوت منداڵی هەیە دایکم چکە کچێکیان خوشکێکیانم پێش خۆم پێش ئێمە وفاتی کردووە ینی پێش ئەوەی کە باوکم بمرێ خوشکەم وفاتی کردو بینە 8 منداڵم بووم بە حەوت منداڵ ئیدی حەوت منداڵ بە سەختی ئەو کاتە. چۆن دایکت پەروەردەی کردن بژێوی ژیانتان چۆن دابینە کرد ئەو کاتە؟ سوپاس بۆخوای گەورە ئەلحەمدولیلا ینی سەرڕای ئەو وەز و بارودۆخی ئەو کاتە زۆر بە هێزەوە دایکم بەرەنگاری هەموو ناخۆشیەکانی ژیان بۆتەوە ئەلحەمدولیلا و دوای کاتێک کە براکانم بخۆیان پێدەگەن هەمویان قوربانیەکیان داوە بە خوشکەکانی خۆیان ینی بەردەوام ئەوان لە خەمی ئەوە بوون کە نانێکی حەڵال بۆ هەم دایکم و هەم بۆ خوشکەکانم پێیا بکەن بەڵ ئەلحەمدولیلا تەنانەت قوربانیان داوە بەناسخان بە ژیانی خوێندنی خۆشیان ینی خوازیان لە خوێندنی خۆیان هێنا بەس بۆی کە ئێمە ژیانێکی سەربەرزانە ئەلحەمدولیلا بژین جا بۆی ئەو پاڵپشتیانەی ئەوان هەم دایکم هەم خوشکم و هەم براکانم منیان گەیاندەوە قۆناغی ئێستاکە من هەم کۆتا مناڵی قۆناغی خێزانەکەتی؟ بەڵە مناڵی بچووکی خێزانەکەم بڵێ هەستە چۆنە لەو تەمەنە هەرەوە ژوای کردووە بەڵ عەفوەن هەرەوە ژوای کردووە کە بەردەوام نازی من نەک بڵێ زۆر زیاتر بێت لەوان بەڵام ئەو نازیان تایبەتر داوە بە من کە تا ئێستاش هەرچیم پێویست بوو بێ و هەرچیم داوا لێ کردبن ڕەتیان نەکردێتەوە. لە شتان ساغ بێ خات و کەژاڵ ئێمە سەر قۆناغی زەواجت کرد لە تەمەنی چەنە هاوسەرگیریت کرد وەکوەوەی کە ڕاوێژکاری خێزانی دووە هەم پارێزەریشی مەرجە چی بوو بۆ هاوسەرگیری ینی لەگەڵ هاوسەرەکە تاکە دانیشتی مەرجە چی بوو بۆ ژیانکردن و بۆ هاوسەردارێتی؟ دوای کاتێک کە پۆلی 12م تاو کرد سپاس بەخوای گەورە دەرەجەکەم بەرز بوو لە قانوەرگیرام هەرچەند وەکو حەزم لێی نەبوو حەزم لە بەشی عەرەبی بوو بەڵام دوای کاتێک کە ڕاوێژم کردیان تۆ دەرەجەکەت بەرزە و لە قانون وەردەگیرەی ئەگەر مەبەستە عەرەبی فێربی دەتوانی بە خول فێری بی بە دەوراتی کە حەز بکەی کۆرس وەردەگری و فێری دەبی. ڕۆشتم قانونم مەرحەلەیەک تاو کرد هاوینی مەرحەلەیەک یعنی داخلی مەرحەلە دوو نەببووم ئەو هاوسەرم کە الحەمدلله و 12 ساڵە بەیەکەوەین هاتە خوازبێنیم و لە تەمەنێکی زۆر کە مناڵە کەماش زەواجت کرد داخلی مەرحەلە دوی جامیعە نەبووم
21 ساڵ بووم جا زۆر کەسەیەکەوە ڕوبڕم بێتەوەڵێ زوو زەواجت کردم زوو نییە 21 ساڵ بووم ینی مەسەلەوە ناکە خەڵکی تر هاندێک لە تەمەنێکی کەم زەواجکە بەڵام تەمەەن هیچ کاتی قیاز نییە بەناسخان ئەم بۆ حکومی ڕاوێژکاری خێزانەکەمەوە هەم پارێزەرەکەشم کەەوە حەوت ساڵێکە لە ئیشی پارێزەریەدا هیچ کاتێک تەمەەن قیاز نییە لەبەر ئەوەی زۆر جارێک کەسەکە تەمەنی بچووکە هەدە ساڵمان هەیە چۆتە قۆناغی هاوسەرگیری بەڵام ژیانێکیش زۆر بەختەوە چۆن بۆ ئەو کاتە هەم لەگەڵەوەی کە خوێندکار بووی لە زانکۆ لەگەڵەوە شاکە زەواجت کرد ئەم چۆن ئەم هاوسەنگێت قورس نەبوو بۆت یاخود توانیت بە باشی بەڕێکەی من لە سۆران خوێندنم تاوا کرد خۆمان لە حاجیوا دادنیشو لە سۆران خوێندنم تاوا کرد ئەو کات بە حکمەوەی کە چۆن دەڵی سینگل بووم خەمیۆم نەبوو 4 ساڵەکە لێ چاو دەکەم و گرفتم نییە بەس کاتێک کە زەواجم کرد زۆر هەوڵماندا چکە دەمتوانی بە حکمی زەواجەکە بێنەوە کۆیەکە بمێنە بۆ کۆیە دەمتوانی هاتچۆ بکەم بەڵام زۆر هەوڵماندا دەمە تۆ قۆناغێ بگەڕێتەوە دواوە ینی بێ و مەرحەلەیەک اینجا دەتوانین لێرە دەوام بکەی نم دەتوانی بۆ منە و دەرسانی کە ئەوان زیاتر لە مەرحەلەیەک ینی و دەرسانی خوێندومانە لەوێ من بیخوێنمەوە بۆیە نمتوانی قۆناغی بۆ من کە بگەڕێمەوە زۆر بوو هەل لە سۆران خوێندنم تاو کرد مەرحەلە دوو لە داخلی بووم بەڵام زۆر سەخت بوو ینی ئەگەر هاوکاری هاوسەر و کە سوکار نەبا قورس بوو بە تایبێت ماڵی خەزورانیشم مناڵت نەبوو مەرحەلە دوو نەخێر مەرحەلە سێ مناڵم پەیدا بوو کاتێک مەرحەلە چوارم تاو کرد کوڕە گەورەکەم کە ئێستا سپاس بەخوای گەور 12 ساڵە و کات ساڵ و نیو بوو من مەرحەلە 3 و 4 مناڵم هەبوو جامیعەشم تاو کرد سپاس بەخوای گەورە دەرەجەکانیشم زۆر باش بوو ئەو تەڵبانی کە لە داخلی لەگەڵم و زۆر جاردام کەژاڵ تۆ مناڵت جێشتووە و سرت بەجێشتە بەڵام دەرەجەکان لە ئێمە باشترە بدوایە خات و کەژاڵ ئێمەش لە کاتی پرۆسی خوێندنا ئەوانی کە زەواجیان کردبوو لە بەردەوام بوون لە خوێندنیش بڕابکە ئەوان دەرەجیان لە ئێمە باشتر بوو زیرەکتر بوون بستەبت خۆی خوێندن بناسان کە حەزت لێ بێ هەوڵی بۆ بدەی نەتیجەیەکی باش دەبێ بۆ بیانووە کە کەسێک دەڵە بۆرمونە مەجالم نیە سەعی بکەم یان بۆم لەبەر هاوسەرە لەبەر مناڵ هەشتێکە نا خوێندن چکە پەیوەندی بە مێشکتەوە هەیە و پەیوەندی بەوە تۆ حەزت بۆ شتەکە هەبێ کە حەزت لێ بوو و پاڵپشتیشت هەبوو چکە هەردووکی بێکەوە دەکرێت ئەو کاتە تاکیید تێدا سەرکەوتو دەبی هاوسرم قوربانی تریشی بۆ داوم جگەلەوەی کە بەردەوام پاڵپشتمەتە ئەو قۆناغی ئێستاشکە هەین مەرحەلە سەی جامیعە بۆ من قورس بوو زۆر هات چۆ بکەم لە حاجەوە بۆ سۆران هەموو ڕۆژ بە ئەو سەر و ئەو سەر دەیکرد بە 3 سەعات وە سیارەش نەبوو کە بەردەوام منە و هاتچۆی لەگەڵ بکەم بۆیە ماڵی بۆ بردم بۆ سۆران ئێمە ساڵ و تقریبا مانگێک ماڵمان لە سۆران بوو یان ئێستا حیساب کە کەمێکیش خەڵکی ئەوێن و خەڵکی حاجەوەش ئێستاژ الحەمدوللا دۆست و ناسیاوێکی زۆرمان لەوێ هەیە ینی بیمە خزم و کە سوکار لەگەڵ یەکترا ئەمە بچمەوە سەر ئەو پرسیارە کە زەواجت کرد بە حکمی کارەکەت پێشەوەی زەواج بکەی لەگەڵ هاوسەرتا مەرجە چی بوو بۆ هاوسەرگیری ینی داوای چیت کرد ئێستا ئێمە زۆرێک لە کچەکانمان هەیە داوای هەیە داوای ماڵێکی کاملەکە داوای زێڕێکی زۆرەکە هەشە لە ڕووی پەروەردەییەوە داوای مەرجی پەروەردەییەکە باشبوونی هەڵسو کەوت جۆری ڕەوشت تۆ مەرجە چی بوو لەو کاتەیە لە هاوسەرگیری من ئەوی بەلامەوە گرنگ بوو گەنجێکم تازە دەگەیشتمێ لە تەمەن 16 ساڵ چوو بمە ناو الحەمدوللا دەرسی دینی و قورئانی و پەروەردەیی وا پەروەردە کرابم کە ئەوەی بەلامەوە گرنگ بێت تەنیا دین و ڕەوشت بێ کە ئەو دوێژ ئەو دوو سیفەتە و بە زیادەوەش لە هاوسەرمدا مەوجود بوون خۆی دینەکە تۆ کاتێک کەسەکە دەبینی و پرسیار دەکەی هاتچۆی ئەم لەگەڵ مەزگەوت و بینی خۆی و خوای چۆنە ئەوە بە پرسیارکردن لە دەوروبەر دەزانی و پاشان ڕەوشتەکەش کە زۆر خەڵکێلی تێک دەچێەوە زانتەنیا دینەکە قیاسە بۆ جواز نەخێت هەردووکی بەیەکەوەیە چکە زۆر کەسەیە دینی هەبوو ڕەوشتینەوە دواتر لە ژیانی هاوسەرگی تووشی گرفت بووە بۆی من هەردووکیانمە کۆ فەرمودەی پێغەمبەرگیانگە دەفەرمێ دین و ڕەوش بکەم بە قیاس تێیدا بەختەوەر دەبن ئەوم کرد بە قیاس سوپاس بەخوای گەورە تێشیدا بەختەوەر بووم هەردووکی بە زیادەوە هاوسەرم تێدا هەبوو هەم دینەکە و هەم ڕەوشتەکە ئیدی ژیانی تر بۆ منە زێر ناوماڵ هیچی تر بەلای منەوە گرنگ نەبوو تەنیا ئەو دوو کارە نەبێەوە ئەو کاتە باسی خوێندنیشمان کرد ئێمە بەیەکەوە کە بۆ منە من تەڵەبەم بۆ دەمێ خوێندن تاوەکەم تەنانەت ماڵەوەشمان برایەکەم چکە زۆر جار هەیە بەناسخانانی و گرفتانە پەیدا دەبێت کە سوکار داواکاری زیاتری هەیە ئەوەی کە داواکاری هەیەیان بۆ ماڵی ئێمە لە هاوسەرم ئەو بکەوتیان
ئەو حەزی لێە ها خوێندن تاوکە ڕێگەی لێمەگرە مەمنون دەبین یعنی چکە خۆ تۆ ئەگەر ئەو کەستا ڕاستە سەرەتای هاوسەرگیری هەندێک شتێ لەگەڵی باز دەکەی بەڵام دواتر کە خۆی حەزی لێ بتوانە ڕێگر لەو کەسە بکە ینی زۆرمان هەیە وعدیدا و دواتر نی بردووەتە سەرش الحەمدوللا من هاوسەرم بە خۆی حەزی لێ بوو تەنانەت من لە داخلی بیرمە زۆر جار هەبوو بە حکمەوەی کە سەعیمان زۆر بوو قانون بەشێکی قرس بوو من هاوسەرگیریم کردبوو تازە هاوسەر بووم ینی 22 ڕۆژ بوو من گوازرابمەوە ڕۆشتمەوە بۆ خوێندن و بۆ داخلی ینی قرس بوو هەڵبژاردنەوەی دیسانەوە بڕۆمە بۆ ئەوێ ئەیتی جارە و بێزار دەبووم ینی سەیەکی زۆر جارە بوو داخلی گرفت پەیدا دەبوو ها تۆ وەکو ژیانی ئایلین بێک و دەژی لە داخلی لەگەڵم کچانی لە چوار دەورتا جارێ گرفتێک پەیدا دەبێت بێزار دەبووم تەلفۆن دەکەم وت دێمەوە ناڕۆمەوە بۆ خوێندن دیارەوەندێک کە داهاتمەوە ماڵەوە دوسێ ڕۆژێک کە داهاتمەوە ماڵەوە هانی دەدام هەم هاوسەرم هەم کە سوکار سپاس بەخوای گەورە پاڵپشتی ئەوان بەردەوام و حەز و خولیای خۆشم بۆ خوێندنەکەم و بۆ بەشەکەم الحەمدوللا بگەیشتم بۆی کە تەواوی کەم و ئێستاش بەردەوام بووم لە کاری باشە خات و کەژاڵ یعنی ئێستا بەڕێزت کە لەگەڵەوەی کە پارێزەری ڕاوێژکاری خێزانین و هەمکاری حیزبەتیەکەوە ئێستاش کاندیدی بۆ پەرلەمانی کوردستان باشە یعنی خاوەنی مناڵیشی دایکایەتی ئەەکەی چۆنی ئەم کارانە ڕێکە خەیانی بۆ شنیە قرس نییە کێ کارەکان بۆکە بۆ نمونونەکە ئێستا هاتووی بۆ ئێرە خواردن کێ بۆ ماڵ و مناڵەکەتی دابین ئەکا ینی ئەمانە چۆن هاوسەنگی ئەەکەی ڕەنگە ئافرەتێکە گوێی لەم قسانە بێت ئەڵێ ڕەنگەوە هەموو ئیشەکانی کامل بۆ ئەکری و خۆی هیچ ناکە و هەر ئەڕوا خەریکی کاروبارەکانی خۆیەتی تۆ چۆنی ئەمە ئەەکەیت دەست خۆش بە سەبارەت بە کاروباری ناوماڵ و هاوسەنگی ڕاگرتن لە بینی ئەو کار و پیشەی کە من هەم لە کاری سیاسیدا هەم لە پارێزەری هەم لە پەروەردەیی و تەنان پەروەردەی ناوماڵ و منداڵەکەی خۆشت کە ئەوش کارێکی زۆر گەورەی بەتایبەت بۆ ئافرەت الحەمدوللا هەموویم هاوسەنگی ڕاگرتووە چونکە ئافرەت زۆر بەهێزە بناسخان بەڵام تەنیا پێویستی بەوەیە بەرنامە و پلانی بۆ کاروبارەکانی خۆی هەبێ ئەگەر بەرنامە پلانی نەبێ تاکید ناتوانێت جێبەجیانکە بەڵام لەکری ئاماژە بۆ پلان و ڕێخستنی کارە بکەی بۆ نمونە کەسێکە ئەو کەسانی کە گویان لە ئێمەیە ڕەنگە نەزانێت کە ڕێخستنی کاروبارەکان لەکوێوە دەست پێ بکات چی بکە چۆن ئەمە ئەەکەی تۆ دین بکەی بە پێوەری هەرە سەرەکی هاندانی هەرە سەرەکیت تۆ کاتێک کە کەسەکە لە دیندا بوو ینی گرنگی بە قورئاندا گرنگی بە زیکرەکانی بیانیان و ئێواراندا گرنگی بە دوعاکانیدا ئەو کاتە خۆ ئێمەش عەبدێکی لە بەردەستی خوای گەورەداین ینی بەرنامەکانمان بەرنامە ڕێژی بۆ دەکرێەوەی کە پلانێکە هەمانە سوپاس بەخوای گەورە جگە لەوەی کە تۆ بەرنامە پلانیش دادرێت دوعاشی بۆ بکەیت یعنی تۆ هەرچەند بەرنامە پلاندانەی کە تەوفیقی خوای لەگەڵ نەبێت تاکی تێدا سەرکەوتو نابێت من هەموو پلانەکانم پاڵپشتی هەرە سەرەکیم هەم یەک هاوسەرمە دوو کە سوکارمە یعنی هەم کە سوکاری خۆم بەرەی خۆم هەم ماڵی خەزورانیشم چونکە من کاتێک دەردەچم دێمە دەرەوە بە تایبەت بەیانیان کە دێمە دەرەوە ئەگەر مناڵم بۆ منە تاکید نەبم لەوەی کە لە ماڵی خوشکێکمان لای دایکمەیان لای دشێکمە ئەمینم کە لەو شوێنە بەجێ دێڵم تاکید لەو شوێنە کە قسەش دەکەم بە زۆر موسەیتەری و لە هەر شوێنێک کار بکەی زۆر بە جددی بە دڵسۆزی کارەکە دەکەی بێخەمی لەوە بۆیە ئەوان زۆر هاوکار و پاڵپشمن بەڵام سەبارەت بە ئیشوکاری ناوماڵ دەوێت خۆت بەرنامەی بۆ تابنی بۆ نمونە من کاتێک شەو دەزانم بەیانیەکە دەڕۆمە دەر یا شەو خەمی خواردن دەخۆم یا بەیانیەکە زوو چەند جار هەبووە تەناندەوە لێرەوە بیراتەوە ڕۆژێ میوانم هات لە هەولێر ئیشی دەوام و دایریان هەبوو زانیم بەیانەکە دێن بۆەوە درەنگ ئێمە تاوا دەبین بەیانەکە زۆستاوم شەوەکەشتم کڕی بوو یاپراخ پێچمەوە بەیانەکە زوو یاپراغم پێچاوەتەوە و حازرم کوتا من خۆم گۆڕی و شقۆم حازر کرد یاپراغەکانیشم تەنان بەسەرنا بەس بمێنێتەوە و کات گەرمکردنەوەیەک و دێمکردنێکی بمێنە ڕۆشتم بۆ دەوام لەگەڵ یان و شکاری دەوامم لەگەڵ کردن دواترت کە تەوابوونی غەڵەت نەبوو نزیک سەعاتیەک بوو وتیان بەبڕین بۆ ماتحەمێ شوێنێک نام بخۆین تو ناچین و ماڵی ئێمە وتیان تۆ لەگەڵ ئێمە لە بەیانی وتم خەمیوەتانەی بابڕین و ماڵی ئێمە کە ڕۆشتینەوە یاپراغم ڕۆ کرد پێیان سیر بوو تو من بەیانیان زوو خەمیەوە دەخۆم کە دەزان بۆ منە نیوەڕۆ نایەمەوە یان کە بزان بۆ منە دوانی ڕۆ دەرچوونم هەیە ئێوارەکە نایەمەوە خەمی چێشتەکە دەخۆم یاخۆت خەمی شوکارەکەی ناوماڵ نیو ساعتی زووتراڵ دەستمی شوکارەکان دەکەم تۆ کاتی ئیشوکار لە کاتی خۆی کردت بەسەر داکەڵەکە نەبوو دەتوانی منەزەمیکەی زۆر ئافرەتمان هەبووە بۆ منە کە هەر لە ماڵەوە بووە وتی من لە ئیش نابمەوە لە ئیش نابێت لە بەرەوەی بەرنامەی نییە بۆ ڕۆژی دواتر تۆ کە شەوەکە زانیت بەیانێکە چیەکەی شەو بەرنامە زانی ساعت چەنەستی
کە زین سعات شنەسی زین سعات شنی ئیشەکان دەکەی و کەی دەڕۆی ێ باشە لە کۆمەلگەی کوردیا خات و کەژاڵ ینی ئێستا ئێمە بە واقعیش بین جاری وا هەیە تۆ میوانێتە یان دوانزێشەوە ئەڕاتەوە یعنی ئەی تۆکەی ئەخەیبانی بەو زۆر 6 سعات 4 و 5 بەیانی ینی ئەوە چۆن چۆنیە ئەو کەسانە چۆن کاروبار تۆ ئەگەر میوانێت ئاوابێ چۆن کاروبارەکان هەندێک کاتێ ئەو گرفتانە پەیدا دەبن ئەنجار هەیە بۆنە نەتوانی وەکو پێویست ئەو ڕۆژە ئیشکارەکەی ناوماڵ بکەی ئەو حاڵتەشمان هەیە بەڵام تۆ بڵی بەرداتە هەموو کاتێ پێرفێکت نی کاتە ناڕەحەتی و زۆر جار هەیە ڕۆشتوینەوە بنمونە پێڕە نەگەیشتون خارجن ئاماجە بکەین زۆر جارێ ڕۆشتین و پێڕە نەگەیشتوین ئیشەکانی ئەو ڕۆژە بکەینەوە نییە چۆتۆ ڕۆبۆت نییە بەردەوام من لێرە بەڵام لە ماڵە دوگمێ بدەم بە پلاکا و ئیشەکان هەمووی خۆی بکرێ ئەو ئیشەی کە ئافرەتێکی ناوماڵەتی منیشەمانی شوکارم هەیە جایدی کاتە جار هەبووە ینی ئیشی ماڵت هینیوە ڕۆ بەیان و ئێوارەت هەمووی کەڵەکە بوو بێ بەسەرەکە بەڵام سپاس بەخوای گەورە چواردەور هاوکارە ئەنجارە بووە درەنگ میوان تەلفۆنی کردو توێتی دێم تەلفۆن کرد بە خوشکم وتمە ئەو دێم لە دوی کچەکان بە ئاماجە بن دێم لە دوایان هاوکارم بن ینی خوشکەزانێ الحەمدوللا کە زۆر باش هاوکارم دەکەن و خوشکەکانیشم هەمان شد ینی ئەدی کە پێویستی بازار بوو بێ بۆ منە خۆم جەرفەتم نەو بێ هاوسرم لە ماڵ نەو بێ براکانم کردویانیان کەسێتر بۆی کردوم ینی ئەمە هەمووی بەیەکەوە دێ بەناسان تەنیا بە ئافرەت هەمووی بکرێ نەخێرم بێکە باش ڕاستە خات و کەژاڵ کەنجێکی شیک پۆش و جوان دەرەکەوی حەزی لە جلکڕینی زۆر هەیە قوربانە چاو جوانە سەبارەت بە جلوبەرێک زۆرم حەز لێە ڕێک بێ شەرت نییە زۆری بکڕی چونکە بە حیسابیەوەش بکەیت کە نەبێتە زیادە مەسرەفی بەس ئەوەی کە دەیکڕم پێم خۆشە ڕێک بێ بۆ منە لچک لەگەڵ جلەکە بێتەوە گرنگی پێدەم تایبێستا لە ڕێگا کە هاتم کچێکی گەنجم لەگەڵە کە خۆشەویستی خۆم و نزیکمە باسی کردی دادا گەنجە بۆ باس کردم توێتی حەز دەکەم سێری یددیوەکانی کەژاڵخانکەم بخاتی لچکەکەی ینی شێوازی لچک بەست نەکەی دا زۆر جارێ ئەمە خۆی دەبێتە هاندانێک بۆ ئەو کەسانی کە دیانێ بۆ منە گرنگیت کە پێدا ئەم گەنجش حەزی لەیەتی تۆ کە گرنگیت پێنەدا ئەمیش ڕەنگە بەم جوانی سەیری نەکە لە سنووری شەڕ دەرنەچێ و دواتر گرنگیشی پێ بدەین خوشە ڕێگەی پێداوین کە جوانی بپۆشین یا بۆ منە تەنسیقاتێکیە بێ ڕێگری لێ نەڕاستن جل لە بالە ئەکڕی یا هەر لە تازای کرد قەتە چیتە بالەوە بالش بالە کڕی ومە زۆریش ئاساییە بەڵام زۆر جار هەیە کاتی دەوێ ڕاستە دەبێت کاتێکی بۆ دەرخانکەی کە بڕۆی لەوێ بیکریگینا زۆرم بەلاوە ئاساییە وە کڕیویشمە لەوێ زۆر جارەیە پیاوتمتیانە و جوانی و هەرزانی جارەیە کۆچم بەر کردو زستان عرفی قاتۆ بۆ لام تێتی چەندێت پێداوتمە چەند باشە عادی توێتی وەرەقەیە یەکتمە کەمتردا بەزە هاتۆ بۆ 6 بۆ 50 تومە کەمتر ئیدیکە ئەو سەرەی من کڕیومە پێم وتە پێی سیرەوە هەنجارێ شتێکی جوانت لەوێ دەست دەکەوێ لە تازە دەستت نەکۆتەکانی تۆزت تایبەت و نایەبن بەڵام چیە کاتی دەبێت کاتی بۆ تەرخان بکرێن ئەی هەستە چۆنە بۆ تەمەنە گەنجەوە کە ئاوا چیتە پەرلەمان و کاندیدی بۆ پەرلەمانی کوردستان هەست بە چیەکە هەنی لە تەمەنێکی گەنجاب چیتەوە من هەر قۆناغێکی ئیشم تێدا کرده بێ هەم پەروەەردە هەم بابەتی سیاسی بوو بێ شکاری حیزب بەردەوام ئەو هوزەی کە هەم بووە تێمدا سرف کردووە بە شایەتی چواردەورەکەم و ئەوەی کە لێرەش ئێستا هەمە ینی زۆر جار هەیە لێرە ناتوانانی یان لێپرسینەوە بکەیت لە دایرە و دەوایرەکان بەڵام ئەوەی کە لێرە دەمەوێت تەواوی کەم لێرە تاو ناکردن لێ پەرلەمان تاوی کەم ئەوەش کە گەنجێک تااقەت و توانای بۆی نەبێ یا حەزی بۆی نەبێ ڕەنگە نەتوانێت من بەو تەمەنە بۆی حەزم لێتی 33 ساڵم هاي دەمەوێت لەوێ تااقەت تواناکەم زیاتر تەرخانکەم بۆی کە ئەوەی کە لێرە چەندین ساڵە دەمەوێ ماف بۆستەم لێکرا و بگەڕێنمەوە لەوێ زیاتر لە خەمی خەڵک بم ئەوەی کە ئەوان دەنگیان پێناگە ئێم بتوانین لەوێ ئەو شەڕی بۆ ئەوان بکەین و مافەکانیان بۆ دەستە بەر کاتە پرۆژە چییە لە پەرلەمانە ئەو پرۆژانی کاتە چییە ئێمە بە حکمی کارۆپیشەکە ینی کەسی قانونی دەچێتە لیژنەی یاسایی لیژنەی یاساییش کە لیژنەیەکی زۆر گرنگە لە پەرلەمان تاکید و باڵێنەی کە ئێمە بە خەڵکی دەینەوەیە کە تا توانامان هەبێ و دەستمان هەبێ و دەنگمان هەڵببڕدرێ لەگەڵەوە دەبین کە هیچ یاسایەک نێڵین دەربچێ سەبارەت بەوەی کە دژی بنەمانە گۆڕەکانی شریعەتی ئیسلام بێ و دژی دابوونەریتی کوردەواریانەی خۆمان بێت چکە بە ناسخانێمە بینیمان لە خۆلی پێنجەم کە چنێک هەوڵدرا بۆی کە یاسای جەندەر
بچێتە بواری جێبەجێکردنەوە کە ئەندەم پەرلەمانەکانی حیزبی ئیسلامی بەتابەت کۆمەڵی دادگەری لێوێ نەبان جێبەجێیان دەکرد بۆی ئەم کەسانە زۆر گرنگن کە لەوێ بن نێڵنەو پرۆژە یاسایانە جێبەجێ بکرێن بەسەر میلەتی ئێمە کە میلەتێکی الحەمدولیلا میلەتێکی موسڵمانین. خۆت داوای پەرلەمانت کرد یا خۆت حیزب داوای لێکردی کە بچیتە پەرلەمان؟ هیچ کاتێک داوام نەکردووە کە کاندیدم بکەن ینی بەخۆش حاڵیشەوە کە کاندیدم ئێستا مەسلەوە نییە کە کاندیدیان کردم حەزم لێ نەبێ بەڵام خۆم داوام نەکردووە هەر لە ساڵی 2019 2020 غەڵەت نەبم ئەوانەی کە لە چواردەورم بوون و ئەوانەی کە دوورتریش بوون لە خۆم زۆر پێشنیاریان بۆ کردیان حەز دەکەین خۆ پێ بگەێنی زیاتر کاندیدتکەین بە تایبەت چواردەورەکەی خۆم کە هەردوو ئەنجومەن هەم ئەنجومەنی حاجەوە هیبرایان و هەم ئەنجومەنی خوشکانی ژان هەردوو مامۆستا حسێن ئاغا و خوشکە فاچەم و الحەمدولیلا کۆی تەواوی خوشکان و برایانمان لە ئەنجومەنی حاجە و دەڤەری ڕاپەڕین حەزیان کرد و تەکلیفیان کرد منیش بە خۆشحاڵیەوە وەرم گرتووە و بە خۆشحاڵیشەوە ئەگەر متمانەی کۆی تەواوی دەنگدرانی هەرێمی کوردستان بەدەست بێنی و بە تایبەت دەڤەری ڕاپەڕین پشتیان بەخوای گەورە دەنگێکی دلێر و بوێریان باشە خات و کەژاڵ لە دەڤەری ڕاپەڕینە یەکێک لەو کێش و گرفتانی کە زۆر بڵاوە مادەی مەسلەی مادەی هۆشبەرە ڕاستە لە هەرێمی کوردستان خەریکە بڵاو ئەبێتەوە بەڵام بە تایبەتی لە دەڤەری ڕاپەڕین هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە و هۆکاری کۆچکردنی گەنجانیش بۆچی ئەگەڕێتەوە کە لەو دەڤەرە ڕێژەیەکی زۆر کۆچەکەن بۆ ئەوروپا. دەست خۆش بێ بۆم پرسیارێکی زۆر باش بۆ ئێمە لە دەبەری ڕاپەڕین لە ماوەی 5 ساڵدا 11,000 گەنجمان کۆچی کردو بۆ دەروی وڵات ینی گەنجێکی زۆرمان ڕۆشتووە جاران کە پرۆژەیەکت دەبوو جاران کە ئاهەنگێکت دەبوو کە ئاهەنگێکی مەولودمان دەکەسم جارام ساڵێمە کە کردومانە بەراورد بە ساڵانێکە زۆر ڕێژەی کەمی کردو تۆ 11,000 گەنج لە ڕاپەڕین بڕوە کەم نییە کاتەمە زۆر کارەساتیش بۆ مەسلەی زەواجیش دروستەکەیت زۆر گرفتی پەیدا کردووە زۆر جارەیە گەنج بەنوای لاتە توێتی ئەوا بڕوە شومان دەست ناکەوێت کچەکان بە تایبەتی ینی حەقیشیان نیوە بڵان چونکە ئەمە دەگەڕێتەوە بەناسخان بۆ بێپلانی دەسەڵات ینی دەسەڵات جاران هەم یەکێتی هەم پارتی بۆ چکە گەنجیان زۆر نەئومێت کردووە گەنجیاوان لێ کردووە کە شادەی زۆر بەرزی بەدەستێناوە بە خۆبەخشیش لەی شوێنە گوێر نەگیراوە من نمونەیە بێنمەوە کچێکی گەنجی خۆمان بوو لە حاجیەوە 5 ساڵ توپ ئەسنانی خوێندبوو ڕۆژە کاتی ویستومە خۆبەخشێ بکەم لەیەکە لە خستخانەکانی حاجیەوە بەڵام بۆیان نەکردوم کچیان دەبێ واستە هەبێ واستەکەش چ بوو ئەم کچە لەبەرەوەی خۆبەخشی واستە تەنانەت خۆبەخشیش لەبەرەوەی ئەم بنەماڵەیەکی ئیسلامی بوون زانی بشیان کە بنەماڵەیەکی ئیسلامی وەریان نەدەگەر دواتر بەدۆداچونمان بۆ کرسپاس بخوای گەورەی شەکەی بۆ کرا جا تۆ گەنجێک ینی بەشێکی گرنگ و گەورە کە تۆ بە ئەسنانە کە بەشە پزیشکەکان چەندە بە زەحمەت دەتوانین تۆ هەم پۆلی 12 دەرەجەکە دەست بێنی و هەم دواتر جامیعەش بە زەحمەت دەتوانین تاواکەی دەرسەکانی قورسە بڵێ نەڵێ تۆ بە خۆبەخشیش وەرنەگیری گەنج ناومێت دەبێ هەم لە کچان و هەم لە کوڕان تۆ کە کاتی دەرفەتی کار نەبوو چ لە کەرتی گشتی چ لە کەرتی تایبەت بە تایبەتی گەنج ناومێت دەبێ چ بکەیانی تۆ گەنج کاتێک دینداریش نەبوو بەناسخانیانی لایانی دینیەکەی زۆر گرنگە تۆ کاتێک ئەو عەقیدەیەی نەبوو کە بۆ نمونە کاتێک کە ئیشیشی نەبوو کاتەکانی فەراغەکانی لە شتێکی خراپە سەرنەکە ئەوە زۆر گرنگە کاتێک ئەو فەراغی هەبوو زۆربەی بەداخەواتوە لە کافتریاکانە کاتەکانی سرف دەکات زۆر بەداخەواتوە لە دەرەوە لە بازارەکانە سەرفی دەکەیانی کۆڵان هەیە شەقامەیە پێیدا دەڕۆی کە بەتایبەت ئەوانەی کە ئەو خواردنە سەرشەقامانە دەفرۆشن ئیتی گەنجێکی زۆر تا 12 شەو درنگانی شەو لێوە دادنیشن بە دیاریان دەوەستن زۆرێکی هەیە لەوە فێری ئەو بۆ کە بڕوە مادەی هۆشبەر بەکاربێن یاخود بازرگانی پێوە بکە ئەو دەگەڕێتەوە بۆ سیاست و پلانی دەسەڵات کە گەنجیان ئەوا لێ کردو گەنجیان ئەوان ناومێت کردو گەنج وای لێ کردو کە پرۆژێک نامێنێتەوە لە کۆی هەرێمی کوردستان بە تایبەت دەڤەری ڕاپەڕین بۆیش گەنج ئەوە بەو شێوەیە هەم ڕێژەی زۆری گەنجانمان زۆرە چکە بەرەوەی دەرفەتی کارکردنیان زۆر کەمە وەوەش وای کردووە دواتر ئێمە لای خۆمان ڕێژەی هاوسەرگیریشمان زۆر کەم بێتەوە چکە تۆ کە گەنج لێرە نەما کەمتر هەیە بۆ شوێنی تریش بۆ منە لەگەڵ یان نازدەواچکە بەڵێ خات و کەژاڵ یەکێک لەو بوارانی ژیانی بەڕێزت کاری سیاسەتە بۆچی چویتەتە بواری سیاسیەوە ینی بە تایبەتیش کۆمەڵی دادگەریت هەڵبژاردووە مسپاس بەخوای گەورە لە تەمەنێکی کەمەوە لەگەڵ حیزبی ئیسلامی الحەمدوللا
التمنی کەمە خی گەورە هیداەتی داوامۆژ بە پاڵپشتی کە سوکارم و پاشان ئەو مامۆستانی کە لە چواردەورم بە تایبەت مامۆستا حسێناغا کە تامردن قەرزداری ئەوم ینی بەردەوام هاوکارم الحەمدولillah تا ئەو قۆناغەش ئێستاش کە تەمەنم بوو بە 16 ساڵ بەس هیچ کاتێک پێشنیاریان نەکردو بەڵام ببە بە کۆمەڵ هیچ کاتێک ینی ببە بە کەسێک وەرە حیزب وەرە ناو حیزبدا بەڵام خۆم کاتێک کەساتیانم دەبینی بەردەوام لە خەمی گەنجن بەردەوام لە خەمی پەروەردەم بەردەوام لە خەمی خێزانەکانن ینی بەبێ مقابلیش ئەنیەوە نەکە بە منە دوای مقابلێک لێ بکەن دوای پارەیەک لێ بکەن بەبێ مقابل لەو خزمەتانیان بەردەوام بوون خۆم کاتی تۆ ئەو کەساتیانە دەبینی حەز دەکە ینی زیاتر تۆش ئەوان چۆن خزمەتیان کردو تۆش بتوانین لە ڕێگەی ئەوانەوە خزمەتی زیاتری گەنجام بکەی کاتە خۆم بووم بە حەفۆن 17 ساڵ 18 ساڵانە کە پێگەیشتم الحەمدولillah تا ئەو قۆناغی ئێستاش تا ساڵ 2023 بەردەوام بووم لە دەرسی قورئان وتنەوە بە گەنجان بە تایبەت بە کچان و پاشان دەرسی پەروەردەیی بەردەوام لە خەمیان ئەوەی کە من وەرم گرتووە و دەمەوێ بیدەمەوە بە ئەوانیش مەسلەی بواری سیاسیش من هیچ کاتێک ترسم لە دەسەڵات نەبووە هیچ کاتێک بە قەت نوکی دەرزیش سوپاس بخوای گەورەوەش لە فەزلی خوای چکەنیە هەن زۆر جارێک کە لە زۆر بەرنامە قسەم کردووە دواتر نامەیان بۆ ناردوم ڕفیقم توانێت خوا ئەوە قسەمەکە ینی ترساون لەوەی کە شتێک ڕۆ بدەوتمە هیچ کاتە من نەترساوە من لێرە نەتوانم قسە بکەم ئەی چۆن بتوانم سپێنی لە پەرلەمان دەنگێکی لێر و بوێری ئەو خەڵکە بم جا بوارە سیاسەکە زیاتر ئەوەیە کە من هاتوومە ناویەوە و چواردەورەکەشم کە زیاتر پاڵپشتم بوون مەسلەوەی کە زانیویانە کە من کەسێکم الحەمدولillah کە ناترسێم و هیچ کاتێکیش نەهەڕەشەیان و نەتەماعی پارە و پلۆپۆستیشان خات و کەژاڵ ینی هەندێک لە خەڵک ئەڵێن ئەوە موچی پەرلەمان موچێکی زۆر باش و پارێکی باش وەرەگرن و سەفقاتی تریشیان بۆ دێتە پێشەوە بەڵێ پرسیارێکی زۆری خەڵکە ئایا ئەگەر ئەو موچێ کەم بواە عنی ڕێژێکی زۆر کەم بواە ئامادەبووی بیکەیت بڵێ لەبەر ئەوەی ئێمە کاتێک کە هاتوینە ناو ئەو پرۆسەیە هەر لەگەڵ بسمیللا ئێمە بەڵەنامەی حیزبمان پڕکردەوە بە 155 ئەی 155 موچی ئەندام پەرلەمانی کۆمەڵی دادگەری بۆ حیزبە و بە شانازیشەوە کە ئیمزامان کردووە بە شانازیشەوە تێدا بەردەوام دەبین ئەگەر لەوەش زیاتریکەن هەر ئامادەم کە لەو پرۆسەیە بەردەوام بم و تێشیدا دەنگێکی دلێر و بوێری ئەو خەڵکە بم و لەژێر سیاسەتی حیزبە دوور نەکەومەوە بەردەوام تێدا لەبەرەوەی ئێمە کە دەستمان کردوتە بەسمان گرتووە بەم حیزبەوە ناوی داین هیچ کاتی بۆ پلۆپۆست نەمان کردووە بگرێت چەندین جار پلۆپۆستیشمان لەدەستداوە چەندین جار هەیە زۆر شوێن هەیە حەزمان کردووە کە تێیدا ئێمە بۆ منە خزمەتێ بکەین یا تێدا تەعین بین نەک هەر بۆ خۆم تەنانەت بۆ هاوسەریشم زۆر جار هەیە ویستمانە لە شوێنێک سیڤی تەقدیم کە یاخود لە شوێنێ وەربگیرێ توانە با کۆمەڵ بۆتان بکە یاخۆ منە ئێمە کە لە حاجەوە مامۆستا حسێن ئاغا بەرپرسی ئەنجومەن بە مامۆستا حسێن ئاغا بۆتان بکە ینی نەک خۆم کە سوکاریشم زۆر جارێ و قوربانیی کەواتە بەهۆی حیجابەوە ئەکرێ بڵین بەهۆی ئیسلام بوونەوە هیچ بوارێک لەدەست داوە هیچ یا تونند و تیژێکت بەرامبەر کراوە من لە تەمەنی بچووکیەوە بە حکمەوەی کە بێباوەک بووم کەفالەت کرام ئەنێ و کات لە ڕابیتە کە کەفالەت کرام وتیان تا بخوێنی کەفالەتەکە تر بەردەوام دەچکە مناڵی بچووک بووم دەمێستا بە خۆمان کە لە سۆمای چاوان و بەخشین ئاگامان لێن و ئیش دەکەین مناڵی بچووکی ئەو ئایلێ وەردەگەر و دەینووسن منش مناڵی بچووکی ماڵی خۆمان بووم من نووسرامە و کاتە ئیدیتان تا تەنانەت جامیعەش تاو دەکەی بە حکمی کە تۆ دەخوێنی موچەکەت هەر بەردەوام دێ موچەیەکی بۆ منە ساڵی وە هەبوو 3-4 جار وەرمان دەگەر ئەوە بۆ منە بەردەوام وەریگرێ و مانگێک بەڵام چکان حیزبی ئیسلامی لەکوێت یەگە خێرخواز پێی نەدا تاکو لەکن ڕابیتە بوو گرفتم نەبوو وەرم دەگەر بەڵام دواتر کە ڕێکخراوی بارزانی کە ئێستاش بەردەوامە تێیدا و حەقەی لە ڕابیتە وەرگرتەوە وتی ئێوە وەکو پێویست پێیان نادەن من پێوە هەڵدەستم وەکوەوەی کە خۆیان زۆر بە پاکێتی و شەفافێتی ئیشیان کردبێ هەستان وەریان گرت و سەرژمێری کۆی بێباوکانیان کردەوە من لە ماڵی خۆمانە بیرمە لە ماڵی ئێمە ماڵی دایکم و کاتە زەواجم نەکردبوو هاتن سەرژمێری ئەو بێباوکانیان کرد کە لە سنووری حاجەوان نووسراون دیقەت دە بەناسخان بۆ ئەوە سیقە بە ماڵی ئیسلامی دەکەن بۆ سەرژمێریکردن سیقە ماڵی ئیسلامی دەکەن ئانی هیچ ماڵێکیان هەڵ نەبژار کە هەیان بوو هی خۆیان بووە بەڵام ماڵی ئێمەیان هەڵبژارد سەرژمێری کۆی خەڵکەکەیان کرد و دواترتیان تۆ مادەم تەڵەبەی بڕۆ لە جامیعەکەت پشگیریەک بێنەکە تەڵەبەی جامیعی سۆرانی بینەوە بۆ ئێ بۆ ڕێکخراوی بارزین تا ئێمە بەردەوام بین لە پێدانی پارەکەت مادەم ئێمە وەرمان گرتۆ لە ڕابستنەمەوە دراوە بە
ڕخراوی بارزانیتم زۆر باشە لەویشەکانمان تەوا کورد پشگیریەکە بێنم پشگیریەکەم کە پسکرا بوو لەبەرەوە تۆ پشگیریەکەەوە بە فەرمی دەیهێنی ناتوانانی بیکەێت بەروی مۆری لێ دەدرێتەوە کە بینیومانە پشگیریەکەم برد بۆ ئەو شوێنە کە هەر لە سلێمانی بەڵام بیرم نییە شوێنێک بوو بردم بۆ ئەوێ دوای ئەو کاتە تەلەفۆنم بۆ کرالانە و کەسانەی کە بێکەوە موچەکەمان وەردەگرت کوتیان ئێمە ئاگدار کراوینەوە کە موچەی بێباوکان هاتۆتم نیست تەلەفۆنم بۆ نهاتوە بەستم ڕکابم بۆ منە بیریان چوو بێشتێک لەو بابەتانە چکار بێکۆ دەڕۆشتین لەگەڵ ئەوان ناڕۆشتین کە ڕۆشتم پرسیارم کردیان تۆ موچەکەت پراوە ئێتم سەبەبتیان نازانین بخۆت بە دوواداچوونی بۆ کەوتم زۆر باشە منش دەمزانی خەلەلەکە لەکوێوە هاتووە من ئەو کاتێک کە پشگیریەکەم لە جامیعە هێنا چکە لێوەش من هەر بە ئەلحەمدوللا لە تەمەنێکی کەمەوە باڵا پۆش بووم دەیان زانین لێوە لەکوێم و لەگەڵ چێیش دەکەم ئەو کات لە سۆران لە ڕادوی سۆران ئی کۆمەڵ لەوێ بەرنامەم هەبوو ئیشم دەکرد ئایدیانزانی من هەر لەگەڵ کۆمەڵم چوومەوە بۆ جامیعە پرسیارم کردم ئەو کاتێ ئێوە پشگیریەکەتان نردووە بۆ ڕخراوی بارزانانی موچەکەی منیان بڕیوە کە کوتوانە تا خوێندن تاوانەکەی موچەکە تەر بەردەوام دەبێ زۆر بە ڕاشکاوی ئامیدی کولیەکەمان ئەو کاتە بەڕێزێک و باناوی نێنم کە ئەنجام پەرلەمانیش بۆ ئێستا خان نشینە زۆر بە ڕاشکاوی وتی تۆ لەگەڵ حیزبی ئیسلامی وتم بۆ پرسیار دەکەی وتی بۆی بڕیوانە یعنی نەک ئەوە چەندین جاری تریش هەبووە کێمە قوربانی ئەوەمان داوە بە شانازیەوە ئێستاش ینی جاری سر هەبووە پێشنیاری زۆر شتی گەورەتریان بۆ کردوم هەم لە تەعینات و هەم لە پلۆپۆز و هەم لە پارە بەس کەوازی لێبێنم چوومە ڕێک بەو نەستا چمە ئەرز و ئاسمان هەم بکەن بە ئاڵتون من نە لە کۆمەڵ دێمە دەرێ وەنە لەو پلۆپۆستێکی ئێستا شتەیدام وازی لێ دەرم بە شانازیش پلۆپۆست نەمان کردم سپاس بۆ کەژاڵ محەممەد ئەمین خۆشحاڵ بووم بە هاتنت سپاس دەکەم کە کاتی خۆتی پێبەخشین سپاس بۆ بینەران و بیستەرانی ئازیز خواتان لەگەڵ